کامنتێکی زۆرم بۆ هات بە تایبەتی لە فیسبوک کە زۆربەتان کێشەی ئەوەتان هەبوو کە VPN-ێکی باش بۆ ساڵی 2022 بۆ مۆبایل بەوە بناسێنم کە بتوانن بە تایبەتی کاتێک کە بتانوێ پارە لە ترانسوالێتەوە نەقلی ئەکسچێنجێک بکەن بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن ئەم کارەی ئەنجام بدەن کە ئێستا پێویستیتان بە VPN-ێکی باش هەیە یاخود لە مێتامەسکی بەڕێزانم یاخود لەم وێبسایتانەی کە پێویستیان بە VPN-ێکی باش هەیە بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن کارەکانتان جێبەجێ بکەن. بەناوی خوا سڵاو هاوڕان هیوامدار شوێنە بن ساق و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. وەڕێزان دیسانەوە منی هاتمەین لە خزمەتە ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بۆ بەڕێزانەکە یەکەم جارە و چەنەلەیە بینن لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتمەین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێوە چەنەلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان وهروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگولەی تەنشش چالە بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن بەبێ ئەوەی ڤیدیۆەکەی درێژ بکەینەوە ئازیزان ئەچینە سەر بابەتی ئەسلی لێرانە چیتە سەر گوگل ئەسووری مۆبایلەکەت لایت VPN LEGHT VPN سێرچەکەیت لوگوەکە بەم شێوەیە بەڕێزانم لوگۆی گلۆپێکە و لێرانە من ئینستالم کردووە بەش ئینستالەکەنەوە دواتر و پێنەکەیت زۆر بەکاری ئێوە دێت بەڕێزانم یەکێکە لە باشترین VPN-ەکان ئێواتوانن بوو مێتامەسک و ترانسوالێت و هەروەها ئەم وێبسایتانە کە پێویستیان بە VPN-ێکی باش هەیە ئەمە باشترین هەڵبژاردەیە لێرانە نۆت کانێکتەکەیت ڕیکلامەکە قەپاتەکەیت هەروەکو بینم بەڕێزانم کانێکتێت واتە ئێستا کانێکت بووین بەو VPN-ەی کە لێرانە با من بچمە سەر ترانسوالێتی بە تایبەتی کە هەروەکو زۆربەتان کێشەی بەشی دەبستان هەبوو لە پانکێکسواپ و هەروەها یونیسواپ کە ئێوە بەم VPN-ە بە ئاسانی ئەتوانن لە ترانسوالێت و هەروەها لە مێتامەسک بە ئاسانی بەکاری بهێنن ئەچنە سەر بەشی دەبس VPN-ێکی زۆر بەقووەتە بەڕێزانم واتە هیچ مەحتلتان ناکەم VPN-ە بەکاری بهێنن بۆ ئەوەی کارەکانتان جێبەجێ بکەن هەروەکو بینم بە ئاسانی من هاتمەوە ناو بەشی پانکێکسواپ کە ئێوە شەتوانن ئەم VPN-ەی بەکار بهێنن بۆ ئەوەی بە ئاسانی کارەکانتان ڕاپەڕێنن هەروەکو وازنم بوو نەقلکردنی دراوەکان ئێستا بە تایبەتی لە مێتامەسک پێویستیتان بە VPN هەیە کە ئەم VPN-ە باشترین VPN-ە بوو ساڵی 2022 بۆیە پێویست بکەم ڤیدیۆی بۆیەوە دروست بکەم بۆ ئەوەی ئێوەش VPN-تان هەبێ لە ناو مۆبایلەکەتان و بە ئاسانی بتوانن پارەکەتان نەقل بکەن نەقلی ئەکسچێنج یاخود هەر شوێنێکی تر لە مێتامەسک و ترانسوالێتەوە بوو شوێنەکانی تر یاخود بتوانن بە ئاسانی دراوەکان بکڕن هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ